ڕووداوی پێکدادانی نێوان چەند ئەندامی حزبی دموکراتی کوردستانی ئێران و سوپای پاسداران لە ناوچە سنووریەکان و کوژرانی ژمارەیەک لە ئەندامانی ئەو حزبە کاردانەوەی بەرفراوانی لە نێو چالاکوانان و تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بە دوای خۆی داهێناوە و مشتومڕی جددیشی لەسەر چۆنیەتی چالاکی سەربازی حزبی و بڕیارە مەیدانیەکان و بەرپرسیارەتیەکانی سەرکردایەتی لێکەوتوەتەوە. لەسەرم بابەتەش ئێستا دەڕۆینە لای هەژار برنجی نوێنەری حزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە ڤانکوورەوە قسەمان لەگەڵ دەکا. کاک هەژار، وێڕای بەخێرهاتن و سپاس بۆ ئامادەبوونتان. ڕەخنەگەران دەڵێن ناردنی هێز بۆ ناو ئێران لە کاتێکدا ئێران دوای شەڕی ئەم دوایە خۆی تا ڕادەیە کۆ کردووەتەوە بڕیارێکی مەترسیدار بووە. وەڵامی ئێوە وەک حزبی دموکراتیە بۆم ڕەخنانە؟ زۆر سپاس بەفرانخان، ئیزنم بدەن پێشەم وشت سەرخۆشی خۆم و دڵنەوەی خۆم بنێرم بۆ بنەماڵەی ئەو شەش تێکۆشەرە سەربەرزەی گەلەکەمان کە لە دوایین تێکەڵچوونیاندا دەگەڵ هێزەکانی تاریکی کۆماری تۆریستی ئیسلامی ژیانی پاچی خۆیان خێنی خۆیان پێشچەش بە شادەمارەکانی ژیانەوەی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد کردووە لە کوردستان و لە سەر خاچی خۆیان بەسەر بڵندی ڕۆحی خۆیان پێشکەشی و خاکە کردووە. هەر لێرە ڕاهەتاک و کوردستان پەیامی سەرخۆشی و دڵنەوەی خۆمان دەنێرین بۆ بنەماڵە دۆست و کەس و کار و هەروەها هەموو گەلی کوردستان و سەری گەلی کوردستان و کورد ساغ بێت. مەسەلەی ناردنەوەی پێشمەرگە نەپەیوەندی بەو شەڕی ئێستاوە هەبووە، نە ئەوە بووە پێش ئەو شەڕە پێشمەرگە لە ناو خۆی خەڵکی خۆیدا نەبوو بێت، نە ئەوەیە دوای ئەو شەڕە پێشمەرگە لە ناو خەڵکی خۆیدا نەبێت. مەسەلەی پێشمەرگە، ناوی پێشمەرگە، فەلسەفە و وجودی پێشمەرگە بۆ نەتەوەی کورد مانای زۆر گەورەتری هەیە. پێشمەرگە بۆ کوردیانی کورد خاوەن کەرامەتە، کورد خاوەن ئیرادەیە، کورد چارەنووسی خۆی بەدەستی خۆی دەنووسێت. مانای قوڵی پێشمەرگە بۆ نەتەوەی کورد تەنها مانای شەڕکەر یان هێزی چەکدار نییە کە ببەسترێتەوە بە شەڕی فلان وڵاتە و فلان وڵاتە دەگەڵ داگیرکەرانی کوردستان. وێنەی ژیانی بە کەرامەتە پێشمەرگە، ئەو هێمایە کە دەڵێت کورد قبول ناکات بە بێدەنجی بسرێتەوە. لە ڕووی دەرونیەوە پێشمەرگە هەستی پشتگیری و دڵنیایی دەدات بە خەڵکەکەی، بە خاکەکەی. کاتێک نەتەوەیەک مێژووەکەی پڕە لە قەتڵۆهان، پڕە لە کچینیا باران، پڕە لە گرتن، لە ئەعدام، لە ئاوارەبوون، لە نکۆڵیکردن لە ناسلامەکەی، ئەو نەتەوەیە کە بە تایبەتی بۆ هەر نەتەوەیەکیش جیاوازە، هیچ نەتەوەیەکی تر لەسەر گۆی زەوی هێزی پێشمەرگەی نییە، تەنها کوردەکە پێشمەرگە. باشە کردووە ئەو پێشمەرگەیە چ بەر لە شەڕەکە، چ دوای شەڕەک، چ لە داهاتووشدا بە شێوازی جۆراجۆر لە نێو خەڵکی خۆیدا بمێنێتەوە ببێت بەو پشتیوانەی گەلەکە. باشە کاک هەژار، زۆرێک دەڵێن ئەم قسانە لە ئیستا زیاتر ببوورە من وا دەڵێم زیاتر وەکو دروش من تاوەکو بارێک ینی بنەمایەکی لۆژیکیان لە پشتۆ بێ. دەڵێن ئەو پرسیارە دەکەن کە لۆژیکی ئەم ناردنەوە و ئەم چالاکیە لە ئیستایە چی بووە؟ ئایا پێش ئەوە ئەم پێشمەرگانە بنێرنەوە هیچ هەڵسەنگاندن کراوە بۆ دەرەنجامەکانی؟ یەکەم ئەگەر حیزبی دموکرات ڕوبەڕووی ڕەخنە و پێشنیاری خەڵکی خۆی دەبێتەوە، ئەوە نیشان دەدا کە حیزبی دموکرات حیزبێکی لۆژیکیە، حیزبێکی مەسئولە. هیچ کات حیزبێک نەبووە کە ببێ لۆژیک و بێ مەسئولیت حرەکەت بکات، خەڵکەکەشی حەقی خۆیەتی بیر و بۆچوونی خۆی لەسەرەوەی دەرببڕێت. حیزبی دموکرات حیزبێکی بە ناسنامەی ڕابردووی درێژە کە هیچ حرەکەتێکی، هیچ هەنگاوێکی نەبێ لۆژیکە، نەبێ لێکدانەوەیە، نەبێ تێگەیشتنە. حیزبی دموکرات حیزبێکی مەسئولە لە مەیدانی خەباتی ڕۆژهەڵاتی کوردستان. دەستکەوتەکەی چی بووە کاک هەژار؟ دەستکەوتەکەی چ بووە؟ استراتێژیەوە، دەستکەوتەکەی لە ڕووی استراتێژیەوە وەکو هەموو کات لە مێژووی کوردستاندا هەبووە. پێشمەرگە پارێزەری بوونی سیاسی کووردە، پێشمەرگە نەبێت کورد لە ڕووی سیاسیەوە بوونی نابێت. ئەوە تەنها بەرگری لە خاک نییە، بەرگری لە مافی بوونە، مافی قسەکردنە، مافی ناسنامەیە، مافی بەشداریە. ئێمە چەندین دەیە خەباتمان هەبووە لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا. ئەگەر سەرهەڵدانی پێشەوامان نەبووە، ئەگەر خەباتی 46 و 47 نەبووە، ئەگەر دیسانەوە نوێکردنەوەی خەباتی 1970 کوردستان نەبووە، ئەگەر ڕاستانی ڕۆژهەڵات نەبووە، ئێستا فەلسەفەی وجودی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران چۆن دەبوو ئەگە بە پشتیوانی ئەو پێشمەرگانە نەبووە؟ گەورەترین کاک هەژار، وەکو دوایین پرسیار دەمەوێت سەرچاوەکان باز لە ژمارەی جیاوازی کوژراوەکان دەکەن، هەتاوەکو ئیستای ژمارەیەکی پشتڕاستکراو لە بەردەستان نییە، یەکێک دەڵێ 6، یەکێک دەڵێ 11. ئەو ژمارە فەرمیەی کە حزب پشتڕاستی کردوێتەوە
لە کوژراوەکانی ئەو ئەندامانەتان چەند کەس؟ حیزبی دموکراتی کوردستان ئێران هەروەکو لە ڕاگەاندنی تەشکیلاتی نهێنیە و حیزبەشدا هاتووە و لە راپۆرتەکەیەوەشدا لەلایەن بەڕێزنوێنەری حیزب لە هەولێرەوە باسی کرا کە ئێمە 6 ئەنداممان کە هێزەکانی ناوخۆمان بوون پێشتریش ڕامانگەاندووە ئێمە حزوری چالاک و بەربڵاومان هەیە لە نێو ڕۆژهەڵاتی کوردستاندا چ بە شێوەی مەدەنی چ بە شێوەی ڕێکخرا و چ بە شێوەی چەکدار چ بە شێوەی چالاکی سیاسی و کۆمەڵایەتی ئێمە بە دیاریکراوی بەداخەوە 6 دانە لە ئەندامەکانمان خێنی خۆیان پێشکێشی خاچی پیرۆزی کوردستان کردووە ئەوان چەگنین ئیرادەن ئەوان کەرامەتن ئەوان دڵنیایینەتەوە. زۆر سپاس هەژار برنجیمان لەگەڵ بوون وێنەری حیزبی دموکراتی کوردستانی ئێران لە ڤەنکوڤرەوە. سپاس بۆ ئامادەبوونت.